بڕیاری چەکدانانی پارتی کرێکاران و بەدەمەوهاتنی بانگەوازی پرۆسەی ئاشتی بە هەنگاوێکی گرنگ دەزاندرێت. حیزبەکانی باشووری کوردستان لە نێویاندا کۆمەڵی دادگەری دەڵێت گۆڕانکاری ڕووی لە ناوچەکە کردووە و پرۆسەی ئاشتی لە تورکیاش بەشێکە لە گۆڕانکاریەکان. ئێستا بارودۆخەکەش گۆڕاوە و پەکەکە بڕیارێکی گرنگ و باشی داوە. جارێ دەبێ بزانین ناوچەکە بە شێوەیەکی گشتی ڕوو لە گۆڕانکاریە. گۆڕانکاری ڕووی لە ناوچەکە کردووە. پرۆسەی ئاشتی لە تورکیاش بەشێک لە گۆڕانکاریەکان. و پەکەکە کاتی خۆی کە خەباتی چەکداری شۆڕشی چەکداری دەست پێ کردووە لەو کاتە لەوانەیە هێز کاریگەری هەبوو بێ لەسەر یەکلاییکردنەوەی کێشە و ناکۆکیەکان و گەیشتن بە ئامانج بۆ هەر نەتەوەیەک و هەرگەلێک. بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕاوە. چەک بۆ خۆی وەسیلەیە کە ئامانج نییە. تۆ بەچی دەگەیتە ئامانجەکان دەتوانانی ئەو وەسیلە بەکاربێنی. ئەگەر دوێنێ چەک بوو بێ ئێستا دەبینی ئەم چەکە بەهۆی ناهاوسەنگی هێزەوە بێ بەهۆی بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ناوچەکە بێ تۆ دەبێ ئەم وەسیلە بگۆڕی. بۆیە لە پاش بانگهێشتی دەوڵەتی تورکیا و پاش ئەو دانوستانانی کە لە نێوان پەکەکە و عەبدوڵڵا ئۆجەلان و دەوڵەتی تورکیا هاتە ئاراوە پەکەکە بۆ خۆیان باشتر دەزانن چی باشەوە دیارە بیریان لێ کردوێتەوە و ڕاوێژیان لەگەڵ خۆیان ناکردووە و ڕاوێژیان لەگەڵ تەنانە زۆربەی پارت و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان و دەوروبەر کردووە بۆ خۆیان ئێستا گەشتنەوە بڕیارێکی بەو شێوازەکە پەکەکە هەڵبۆشێنەوە واز لە خەباتی چەکداری بێنن جێگەی خۆیەتی کە هەموو دەستخۆشیان لێ بکەوە پشگیری هەڵوێستەکەیان بکات. لە کۆنگرەی 12 پارتەکەیان پەکەکە بڕیاری چەکدانانیان داوە بەڵام ئەوەی گرینگە خۆناغی دوای چەکدانانە. ئێستا تۆپەکە لە ساحەی تورکیا و دەبێت مامەڵەیەکی دروست لەگەڵ پرۆسەکە بکات. یەکگرتووی ئیسلامی دەڵێت بڕیارەکە مێژوویە و پشگیری دەکەین بەڵام شوێنەواری بڕیارەکەەوە ئاسان نابێت و خۆناغی دوای ئەوە قرس دەبێت. پرۆسەی ئاشتی بۆ خۆی هەنگاوێکی گەورەی مێژوویە بۆ منتیقەکە. ئێمە هەرزوو پشگیریمان کرد و پێشوازیشمان لێ کرد و ئەوەی پێشمان کرا هاوکاریمان کرد. کۆنگرەی پەکەکەش کە و بڕیارە مێژوویەیاندا بڕیاری چەکدانان و بوون بە حیزبێکی سیاسی و چوونەوە ناو شارەکان ئەوەش هەنگاوێکی گەورە بوو بۆ حیزبێکی ئایدۆلۆژی وەکو پەکەکە. هەنگاوێکی ئاسان نەبوو زۆر گەورە بوو دەلیلی جەریئی بوو دەلیلی گوێڕایەڵی بوو بۆ سەرۆکەکەیان بەڕێز ئۆجەلان. بەڵام شوێنەوارەکانی چی دەبێ ئەوە لە مەودووە بە تەسەوڕی من درێژخایەنە. میکانیزمی وردی دەوێ هێزێک 40 ساڵە چەکدارە چەکەکان چۆن دادەنرێن زەمانەت چییە نێوەندگیرێکی گەورەی نێودەوڵەتی دێتە پێشەوە ئەو چەکانە ئالیەتی قۆناغ بە قۆناغەکانیان چۆن تەسلیم دەکرێن سەرکردەکانیان چۆن مامەڵەیان دەگەڵ دەکرێ و پێویستی بە یاسایە لە پەرلەمانی تورکیا. پارتە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بەگشتی پشتیوانی لە چەکدانانی پەکەکە دەکەن. پێیان وایە پرۆسەی ئاشتی گۆڕانکاری گەورە لە باکوور و باشوور دروست دەکات و لەم خۆناغەدا ئاشتی و گفتوگۆ چارەسەرە نەوەک زمانی چەک. تورکیاش لە دوای ئەم خۆناغە بەرپرسیارەتێکی گەورەی لەسەرە و دەبێت بە وریاییەوە مامەڵە بکات و ڕیسەکە نەکاتەوە بەخوری. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.